سلااو لێ سەرچاو بەخێر بن. ئیشاڵە تەمەند درێژە بی ئەگەر بێ و بەیانی تۆ بمری ئێستا وەسێتێک بکەی لەسەر چێلی گۆڕەکە و چی بۆ بنووسن. وەڵاهی بەس ناوی کوڕەکەم ئەو کوڕەم کەوا بزرە ناوی کوڕەکەم کوڕەکە و بەڵێ لەکوێ بزر بۆ کوڕەکە لە شەڕی داعشە و پێشمەرگە دیلەکان ئەوانەی کە لە ناو قەفەسەکان گڕیانیان داوە لە حەویجە ئەوەیە ناوی چی بوو؟ ئاسۆ ئەوەی کەوا سێ ڕۆژ مارێژ مامۆی بڕی بوو لەسەر چێلەکە و ناو کوڕەکەم بنووسن چکەم دوای ئەو ژیانم ناوێ من ئێستاش کە ئەژێم وەکو بەس قەباقەکەمە دنیا لە بەرچاوم تاریکە ئەوە 4 ساڵە من نەقژر و نەڕیشم نەتاشیوە ئەو قژە جوانە ئەو ڕیشە جوانە هی و کۆسە گەورەیە؟ بەڵێ چکەم ئەوە کۆستێکە ئەگە کوڕەکەم شەید وایە منیش وەکو خەڵک 3 ڕۆژ تازێم دانا خوای گەورە سەبووری مێدا بەڵام من هەر چرکەیەک و سعاتێک و دقێک مردنە بۆ من سۆراغی نازانم ماوە مردووە دقێک هەر دقەیەکمان چاومان لە ڕێگایە ئیتر خۆتەزانی کە مەوعیدێ بە یەکێ بدەی کە بڵێ 10 دقە تاخیرە بێ چاوەڕوانیە بێ چیت لێ دێ ئێمە زۆر ناخۆشە لە چاوەڕوانی ناخۆشتر نییە لێ چی پێ دەڵێ ئەگەر ئێستا لە ڕێ ئەو کامیرەوە گریمانەوە تۆ بینی چی پێ دەڵێ؟ ئەڵێم خۆشتمە ئەڵێم خۆشتمە بێ ئەو ناژێ ژیانم بۆەوەیە دەستگیرانەکەش چاوەڕێ بەڵێ دەستگیرانەکەش چاوەڕێیەکە ئەگەر ئاسۆ ئێستا لێرە نییە بەڵام من ئاسوێشتر دەبم بۆ تو هەمویان ئاسۆنە بۆ تو هەمووی ئاسۆیە بۆ من خەڵکی ئەو لێرە نەمە ناو بان چاوم دەداوە لە ئاسۆی بکە ئەگەر جێی لە تووە پێی بڵێ تۆ لە ڕێگایکی قارەمانیەوە ڕۆشتی من شانازی پێواکەم کوڕەکەم لە ڕێگای وەتەن ڕۆیوە لە پێناو خاکە ڕۆیوە شانازی پێواکەم و سەربەرشم پێی لە هەمان کاتیشدا بیری دەکەیت بەڵام هەموو دقەیە لە هەموو لەحزەیەکە باشە ئەگەر بێ و لێک لە عزەیە ئاسۆ گەڕاوە چۆن پێشوازی لەکەی پێشوازیەکەمەوە یادم کردو لەگە خوای خۆمە پێشەوەی بێتەوە چم سرم چاکەکەم ڕیشم چاکەمی جاچم بۆ لێ بۆ ناتوێ هابت بینێ نامێ منەوە خەمەم بینی و باو نێبین خۆیە هەرچی خەمێک بۆ ئەو بڕیار وایە بێتە پێشێ من ئامادەم بە بۆ من بێ ئەو هیچ کات دڵی نەهێش خۆیە هەرچی خەمێک بۆ ئەو بڕیار وایە بێتە پێشێ من ئامادەم